سوپاس و ستایشی پەروەردگار دەکەین کە ئەم ساڵیش لە 4ەم ساڵی پێشەنگەی نێودەوڵەتی بۆ کتێب لە شاری سلێمانی لەگەڵ ئازیزان و خۆشەویستان خوێنەران و نووسەران هەموو ئەم دۆست و ئازیزانە بە یەکتری شاد بووینەوە. دوعای خێرمان هەیە بۆ بەڕێز کاک حاجی حەسان خاوەنی کۆمپانیای ئەتڵەس الەسیل و هەموو ئەو بەڕێزانەی تریش ئەگەر ناویشیان نەڵێین خوای پەروەردگار ناوی تۆمار کردوون کە ئەرک و ماندووبوونیان کێشاوە. بەڕاستی ئینسان شارەکەی خۆی بە نوقسان دەبینێت کاتێک کە ساڵانە پێشەنگایەکی ئاوا گەورەی کتێبی تێدا نەکرێتەوە. هەر ماڵێک ئەگەر تەنانەت ماڵێکی بچووک بچیتە ناویەوە کتێبخانەیەکی تێدا نەبێ بەڕاستی ئەو ماڵە ئەگەر ملیاردێر بێت لە ڕووی دۆلار و دینارەوە ئەگەر خانوەکەی بای چەندان دەفتەر دۆلار بێ ئەگەر هاتیتە دەرەوە دوعایەکی خێری بۆ بکەی بڵێ خوای گەورە ڕەحمیان پێ بکا بەڕاستی هەژارن. خۆ ئەگەر شارێکیش چوویتە هەر شارێکی هەر دنیایەکەوە هەر وڵاتێکەوە سەیرت کرد لەو شارەدا کتێبخانەکان زۆر کەمترن لە پێشانگاکانی کەلوپەل و پێداویستی ناوماڵ و لە خۆراک و ئەوانە ئەبێ ئەو وڵاتت بە دەوڵەمەند ناتە بەرچاو بەڵکو بە هەژار بێتە بەرچاو. سلێمانی ئێمە ئەوە 4مین ساڵە سوپاس بۆ خوای پەروەردگار پایتەختی ڕۆشنبیری ناوەکەی جارێککە زیندوو بۆەوە. ڕۆشنبیری بە خوێندنەوەیە بە نووسینە بە کتێبە بەم دارن نەشرانەیە کە لە جیهانەوە دێتە شارەکەتەوە کەمە سوپاس پەروەردگار دەکەین.